و سردانه تایبەتیش در انجام جوینان جوی پاشاروژ هر دو ولاتان عراق و ایران امد گل برای رضا غرابی شروع سیاسی و شارازه سیاست ایران اشتهران پاک راست خودت گل مدان برای رضا گل لک سپاس کوین گل مدانه حال دست به که بوچید ویدمی ده اف جوینه هاتی انجام دان جوین بریار یعنی السر سوریا بره یانجی سوریا نوکه بریار سراتی دان ما بس نمیجی اوه روشا بره جدا قالوا أفانوكات دار باصبين. نعم تحياتي لك سلااو بۆ تۆ بۆ بینەرانی کوردستان 24 لە ڕاستیدا ئەو سەردانە پێشبینیکراوە بڕار لێدراو بوو بەڕێز سوودانی بۆ تەهران و ئەو سەردانە دوای ئەو گۆڕانکاریانە هات لە ڕووی ئەمنی و سەربازیەوە ڕوویان داوە لە سووریا کە ئەمە دەکرێت کاریگەری لەسەر ئاسایشی ناوچەکە و کۆماری ئیسلامی ئێران و هەرێمەکە بەگشتی هەبێت وێ ڕای عێراق سەرڕای ئەوەش بابەتی میلیشیاکانی مقاومە و بەرگری هەن کەمە بابەتێکی گرنگ بووە کە دەکرێت بخرێتە سەرمێزی گفتوگۆ و دانوستانەکان لە چوارچێوەی ئەو دانوستان و گفتوگۆیەی کە سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ لایەنە ئێرانیەکان ئەنجامی دەدان ئەمە وێ ڕای دۆسیەی وزە و پچڕانی ناردنی غازی ئێرانی بۆ عێراق کەمە دەکرێت کاریگەری هەبێت لەسەر وزەی کارەبا لە عێراق بۆیە پێم وایە کە ئەو سێ دۆسیەیە کە باز دەکرێن ئاسایشی ناوچەکە و وزە و بارودۆخی سووریا ئەمە ئیدارەی نوێش لە سووریا وای کردووە سەرۆکوەزیرانی عێراق ڕووکاتە تەهران و سەردان گەلێکی دیکەی هەرێمی بۆ تەهران و ناوچەکە دەست پێ هەمیە گرنگتر تەژێ ماژە پێکرد گروپên çekdarîne yan jî helweşandina bûnimûne hejda şeعبîye derencamên vê civînê de kengî diyar bin şê Sudanî yani mifayj vê civîn yan jî vê serdanê werbigiret İranê razî bikir ku karekir û sabête kirin taybet berjandiya Iraqê. ئەمە هەوڵی سوودانی نین بۆ ڕازیکردنی ئێران بە بۆچوونی من سوودانی وەکو دەزانن ئەو پێشڤەچوونە خێرانەی کە هەن لەسەر پرسەک ئەمنیەکان میلیشیاکان و بەرەی مقاومە لە عێراق و ئەو فشارە زۆرانەی هەن لەسەر حکوومەتی عێراق سەرەڕای ئەو فشارانەشی لەسەر چوارچێوەی هاوئاهەنگی و خودی سوودانی هەن بۆ دۆزینەوەی چارەسەر واتە پرسی لکاندنی ئەو گروپانە بە سوپای عێراقەوە مەچەند سیناریویەک لەبەردەستن ئایا چەک دەکرێن تا دەگاتە بابەتی دیکە بۆیە پێم وایە سوودانی هاتۆتە ئێران بۆ ئەوەی لەگەڵ ئێرانیەکان لەسەر پرسێکی ئاڵۆز قسە بکات هەندێکیان پێیان وایە سوودانی بەو ئامانجە ڕووی کردوتە ئێران کە داوا لە ئێرانیەکان بکات فشار لەسەر ئەو گروپانە دروست بکەن بۆ ئەوەی چەک دابنێن بەڵام ئایا سوودانی بەمە ڕازی دەبێت و ئەوەی دەوێت کە بابەتی چەککردن و لەسەرنەوەی چەک بەوان بسپێرێت دەکردم بابەتە کە سوودانی ئاماژەی پێدەدات لەگەڵ ئیرانیەکان باز بکرێت دواتر ئەوەشمان لاد نەچێت کە هەندێک ئاماژە بۆ دەکەن ئێرانیەکان پامیان ناردووە کە دەستێوەردان ناکەن لە بڕیارەکانی حکوومەتی سوودانی پەیوەست بە میلیشیاکان میلیشیا عێراقیەکان ئەمە بابەتێکە دەبێت چاوەڕوانی بین و بزانین ئاماژەکان بەرەو کوێ دەچن لە ماوەی ڕۆژەکانی داهاتوو یان هەفتەکانی داهاتوو بەدڵنیاییشەوە بابەتێژی ئاڵۆز دەبێت زۆر ئاڵۆز دەبێت لە عێراق باشە ئەگەر هۆ سابێت یعنی ئەف مژار نهێنی ژیڤە هات دەبحەسکردن پاشەڕۆژە بەرەوە مقاومەت نێڤبەرە یعنی هێزەکە پێیس یات نێڤبەرە عێراق و ئیرانێدا پاشەڕۆژەوە نەبەرەفتیڤە چێت
العراق تحت ضغوط عراق لەژێر فشاری سۆردایە حکوومەتی عراق فشاری لێ دەکرێت چوارچێوەی هاواهەنگی لە ژێر هەژمونی هەرێمی و کاریگەری هەرێمی فشاری هەرێمی و ناوچەیشدایە وێ ڕای فشار ئەمریکی و ئیسرائیلەکان پەیوەست بە میلیشاکانی بەرگری تەنانەت حەشتیش کە جیاوازی هەیە دەبێت لێرە بیزانین لە نێوان ئەو میلیشیان و حەشی شعبی جیاوازی هەیە بۆ پێم وایە کە چوارچێوەی هاواهەنگی سەرڕای ئەوەی باس لە چەککردنی ئەو هێزانت دەکەن بەڵام دەشانن مەترسی زۆر هەن لە دیدواوەی نەبوونی مقاومە بەرگریوە پێنەبوونی چەک پێیان ئەمە سەرڕای ئەوەی کە گفتوگۆ و قسە هەیە لەسەر ئەوەی کە ئێران ئەو پرسەی بڕیار لەسەر چارەنووسی میلیشیاکانیان بەس بۆ سوودانی جێهێشتووە تەنانەت ئێرانیەکان لەوە باش تێدەگەن گرنگجی ئەو میلیشیانە و گروپانە چەندە گرنگە لە عراق کاریگەری چەندەیە لەسەر سەقامگیری ئاسایشی عراق و ئێرانیش باشە ئاسایش عێراقی بتایبەتیژی ئەس نافخوو دەست پێ بکەم و ئەوە ماژی بەحەزکردی مەترسیەکە زێدانە لەسەر هەف پەیمانان و ئەمریکایژی مەبەستە من گروپێن چەکدارینە فشارên ئەمریکای دێ سەرکەvin پاشەڕۆژێدا ji بووی عێراقê û حکوومەta سوودانی yan jî hevalbendî û nizîkî û hevpeymaniyat nêvbera Tehran û Bexdayê فشارەکان کاریگەریان هەبووە تا ئەم قۆناغا فشارەکان بۆ ئەمریکی و ئیسرائیلەکان بەرهەمهێن بووە ئەمە 2 هەفتە 3 هەفتە دەبێت ئەو میلیشیانەی بەرەی بەرگری و مقاوەمە هیچ ئامانجێکی ئیسرائیلیان نەپێکاوە ئەمە دووپاتی دەکاتەوە دڵنیایی دەدات لەوەی کە میلیشاکان نانەوێت لە داهاتووەکی نزیک هێرش بکەنە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە عراق بۆیە پێم وایە ئەو فشار و هەڕەشە ئەمریکی و ئیسرائیلیانە بۆ خۆیان بەرهەمهێن بووە لە چوارچێوەی ئەو بڵاوکراوەیەی بەرەی مقاومە کە هەبووە چوارچێوەی هاوانگی کە سنووردارکردنی جم و جۆڵەکانیان بوو بەرامبەر بە ئیسرائیل لە هەمان کات ئەمریکا و ئیسرائیل بەوەش ناوەستن واتە لەو ئاستا ڕەت دەبن دانەوێت و دەخوازن بەرهەمی باشتر و مەزنتری هەبێت ئەوەش بابەتی چەکلێسەنەوە و چەککردنیانە لە میلیشاکان بۆیە فشار دەخەنە سەر سوودانی پێشم وایە ئەو لێدوانانەی لەلایەن مەرجەعیەتەوە دراون لە ماهەفتەکانی ڕابردوو لەسەر پێویستی چەککردنی بەشێک لەو گروپانە مەرجەعیەت باسی حەشدی شعبی نەکردووە باسی لە گروپەکان کردووە بەڕێز ئەمار حەچیمیش ئەمەژەماشتدا وێ ڕای لێدوانەکانی مختلا سەدر کە باس لە چەککردنی هەندێک لەو گروپانە دەکات کە بە گروپی لادەر ناویان بردوون جۆرە ڕەزامەندی و کۆدەنجیەک هەیە بۆ ئەوەی ئەو هێزە و گروپانە چەک بکرێن بەڵام ئەوەکو ئاماژەم بۆ کرد ئەم پرسە ئەستەمە چونکە ئەمانە گروپی تێکەڵن ڕەگ و ڕیشیان لە بزاوتە سیاسیە شیعیەکانی عراقەیە باشە بەڕێز ڕەزا عێراق هەف سنوورەت گەل ئیرانێ هەف سنوورەت گەل سووریە و دەسەڵاتانیە سووریەژی هەیە و ئەو دەسەڵاتانیژی نەبدلێ ئیرانەیە ڕاستەوخۆ نە ڕاستەوخۆژی بەرپرسێن بلن حتا ڕێبەرێ بلند یە کۆمەرە ئیسلامیە ئیرانێژی دژات یا خوش بووی vê دەسەڵاتانیە سووریە دەربڕینە عێراق دەبتە نێڤبەینکارت نێڤبەرە هەردووکەدا یان jî دەبتە گۆڕاپانەکە شەر تایبەتیژی ئالیە سنووری ڤەت نێڤبەرە گروپên çekdar کۆمەرە ئیسلامیە ئیرانێت gel دەسەڵاتانیە سووریە بەڵێ پێم وایە هەر جۆرە ئاماشەیەکی نەرێنی کاریگەری خراپی دەبێت کە لە سووریا ڕوو بدات کاریگەر لەسەر عراق دەبێت و لەسەر ئاسایشی ئێرانیش دەشتێتەوە چونکەوانە وڵاتی هاوسێن سنووری هاوبەش و بەرژەوەندی هاوبەشیان هەیە
وێڕای ئەوەش عراقیەکان لەوە تێدەگەن حکوومەتی عراقیش تێدەگات لەوەی ئەو پرسە بەو شێوەیە و بەغداد بە دوای ڕێگە چارەسەری کەمکردنەوەی ئەو دەمارگرژیە دەگەڕێت بەتایبەت ئەو ئیدارە نوێی کە لە دیمەشق هاتۆتە کایەوە لەگەڵ تەهران. بۆیە پێم وایە کە ئەو دەست پێشخەریەی عراق چوونی سوودانیش بۆ تاران بۆ ئەوەیە پەیامێک لە ڕاستیدا پەیامێک بگەێنێت لە دیمەشقەوە یاخود بە شێوێکی دیکە بۆ چوونەکانی بخاتە ڕوو لەسەر پرسە هەرێمیەکان و پێوەستیش بە ئێران گواستنەوەی بۆ ئێران. ئەمە لە چوارچێوەی سەرۆشی و بەرپرسی هەواڵگەری عراقیش کە کۆبوونەوەی هەبووە لەگەڵ بەڕێز جۆلانی ئەمە ڕنگدانەوەی ئەو وێنەیە دەبێت ئەو بۆ چوونانە دەبێت کە لە دیمەشق ئافرێنراون. بۆیە پێم وایە سوودانی بە جۆرێک لە جۆرەکان دەیەوێت جۆرە سازانێک و هاوازی و هارمۆنیەک دروست بکات لە هەرێمەکە ئەوەی پەیوەستی بە هەواهەنگی هەیە دەبێت پەیوەست بە بارودۆخی دوای ئیدارەی نوێی سووریا بۆ کەمکردنەوەی دەمارگرژیەکان لە نێوان تاران و دیمەشق. ناڤ ڕۆژهەڵاتە ناڤەڕاستدا دەمەکە بەحسا نەخشەیانیە ڕۆژهەڵاتە ناڤەڕاستی تەکرم تایبەتیژی ئەگەر ئەس بەحسی کووردا بکەم سووریە داخوازا ناوچە مافێن خۆتکن تورکیەژی بەرەف چارەسەریا پرسا کورد و چت بینی بەحساوی بابەتی هات بتەکرم ئاواکێ نهێنی چه مافێ کوردال تورکیە و سووریە بێت چژیت ناڤ عێراق و ئیرانێدا یانجی حتا ئەوامل دەستپێکی ژێ ماژە پێکری نەخشەیانیە ڕۆژهەڵاتە ناڤەڕاست. بەدڵنیاییەوە هێزی زۆر هەن ڕۆڵیان هەیە یاری دەکەن لەسەر ئەو پرسە هەرێمیانە. ڕاستە کە ڕۆڵی ئێران لە سووریا یەکلایی بووتەوە ئێستا زۆر لاواز بووە یاخود بە دیوێکی دیکە ئێران ئامادە نییە لە سووریا بوونی نییە بەڵام ڕۆڵێکی هەرێمی هەیە لە ئاستی هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕۆژ ئاوای ئاسیا. هەندێک یاریزانی دیکە هەن لە گۆڕەپانەکە وای کردووە گۆڕەپانەکە ئاڵۆستر و دەمارگرشتر دەربکەوێت. ڕاستە رووسیا و ئێران لە یاریەکە دەرچوون لەو چێبڕچێ ململانەی سووریا ئەمە بە ئاستێکی بەرچاو بەڵام یاریزانی دیکە هەن خزانەتە نێو یاریگەکە. ئێستا تورکیا ڕۆڵی زیاتر دەبینێت تورکیا ڕۆڵی زیاتری هەیە. ئێستا کورد ڕۆڵێکی گرنگ و چارەنووسازیان هەیە بەتابەت لە ناوچە باکووری و ڕۆژهەڵاتەکانی سووریا. کورد لە سووریا پێکهاتێکی پشتگوێخراو بووە لە سەردەمی ڕژێمەکەی بەشار ئەسەد. ئێستا دانەوێت ڕۆڵیان هەبێت لە داهاتوو داڕشتنی داهاتووی سووریا. سیواش لە سەدی سنوورەکانیان لە ژێر چێفدایە. ئەوان لە هەمان کاتیشکیان ئیسرائیلی هەیە و ئەمریکاش هەیە. هەندێک وڵاتی ڕۆژ ئاواشن کە دەستێوەردان دەکەن. بۆ پێم وایە یاریزانەکان زۆرن لە سووریا. ئەمەش ڕوانگەکان تێکەڵ دەکات و گرژی و ململانەی داهاتووی زیاتر دەئافرێنێت نەک لەسەر گۆڕەپانی سووریا بەڵکو لەسەر گۆڕەپانی هەرێمیشدا. بەڕێز ڕەزا غوڕابی شروع بە کاری سیاسی و شەڕازای سیاسەتە ئێران تەهرانێت گەلمەدا بوو گەلەک سوپاس بووە.